مۆنیومنتی بارزان کرایەوە. ئەم مۆنیومنتە وەک دەڵێن لەسەر ئەرک و بودجەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دیزاین و جێبەجێ کراوە. مەزاختنا پرۆژەی تقریبا نزیکی 4 میلیۆن دلار بووە بە شێوەیەکی گشتی و ڕووبەرەوە 11200 متر دووجایە و ماوەی 1 ساڵ لایەن کۆمپانیا جیجی هاتیە جێبەجێکردن. مۆنیومنتی بارزان لە ڕووبەرێکی بەرفراوان و شوێنی دانیشتن پێکاتووە بۆیە سەدان کار بەدەست و کەسوکاری ئەنفالکراوان و چین و توێژی جیاجیا ئامادەی ناو مۆنیومنتەکە بوونە و لە دەستپێکی کردنەوەی مۆنیومنتەکەدا بەشداریان لە مەراسیمی گەیاندنی 100 ڕووفاتی بارزانیەکان بۆ ناو مۆنیومنتەکەدا کردووە. ئەم مۆنومنتانە گرنگە و لەسەر جەمە شوێنانەی تری هەرێمی کوردستانە بێت دروست بکرێت چکە ئێمە وەکو گەلی کوردستان لەلایەن ڕژەمەیەک لە دوایەکانی عێراقەوە جینۆساید کراوین ئەنفال کراوین بۆ ئەوەی وەکو لەبەرەوەی تا ئێستا دەوڵەتمان نییە بۆ ئەوەی ئەم عملیانە لە بەرچاو بمێنن و کۆمەلگەی نێودەوڵەتیش پشتیوانی و پشتگیری خەڵکی کوردستان کرا بۆی جارێکی تر جینۆساید نەکرێنەوە. کەسوکاری ئەنفالکراوان دروستکردنی ئەم مۆنیومنتە بە هەنگا و کار و پرۆژەیەکی گرنگ لە قەڵەمی دەدەن و پێیان وایە ئەم گرنگیدانە توانیویەتی تا ڕادەیەک لە خەم و ئێش و ئازارەکانیان کەم بکاتەوە. طبعا زۆر دڵخۆشم بە مۆنیومنتێ شتێکی زۆر جوانی کردی یعنی یا بێ وێنەیە زۆرش ئەس زۆر دڵخۆشم بۆ کەسێت ناودا چونکە تازە ez بەرە خۆت دەمێ کەسێ زۆر گرنگیر بۆ من تێدا یعنی بنەماڵا من ڕەنگە نیڤەل وێرێ بن. بیجێک شیایە ئەو برینێت دایکێت ئەنفاڵە هاتینە ساڕێژکردن جیەکێ هۆیە خۆشە فندا ئافرەتە تێنە سەر مۆنومنتە ئەنفاڵە ڕاستی ئەم شانازیە پێت بین تشتێکی گەلێک باش بوو. شێوە و مۆنیومنتی ئەنفالی بارزانیەکان لەسەر گوڵی لالە دیزاین کراوە کە گوزارشت لە هێما و پیرۆزیەکانی نیشتیمان و ئەو زوڵم و کارەساتەی کە بە سەرگەلی کوردستان داهاتوە دەکات. شێوەی میمۆریالیش وەک خۆنچەی گوڵێک دیزاین کراوە کە مانای بەردەوامبوونی ژیان دەگەیەنێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا دەڤەری بارزان.